بۆ قسەکردنی زیاتر لەبارەی گرنگی کۆنگرەی داڤۆس و بەشداری سەرۆکوەزیران مەسرۆ بارزانی لەو کۆربەندی ئابووری داڤۆس بەڕێز ئاشنا بابان مامۆستای زانستە سیاسیەکان لە هەولێرەوە لەگەڵماندا. بەڕێز ئاشنا بابان سڵاوتان لێبێتۆم، کاتتان باش. مامەڵەی کۆربەندی ئابووری داڤۆس لەگەڵ هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان ئەکتێرێکی نادەوڵەتیە و ئەو گرنگی پێدانە لەلایەن داڤۆسەوە بۆ هەرێمی کوردستان بۆ چێگەڕێتەوە؟ پێشەکی بەیانتان باش و سڵاو لە بەڕێستان و لە بینەر و بیسەر عەزیزەکان. ڕاستەکەی کۆربەندی ئابووری داڤۆس گرنگیەکی تایبەتی هەیە لە سەر ئاستی جیهانی و هەروەها هەرێمی کوردستانیش وەکو کارکتەرێکی نادەوڵەتی کە ئەچێتە بابەتی پارا دیبلۆماسیەوەتە ئەو دیبلۆماسی هاوتەریبی کە لە دوای هەشتاکانەوانێ بوو بە بابەتێکی نوێ کە لە سەرتاسەری جیهان کە ڕێپێدرا بوو بۆ ئەو دەوڵەتانی کە یاخود ئەو هەرێمانی کە نادەوڵەتین کە بتوانن لەبارەی یاخود لە سیاسەتی دەرەوەی خۆیان کارا بن و کاریگەریەکی کارایان هەبێت لە سەر ئاستی جیهانی و هەرێمی کوردستانیش بەوەی کە فدرالیێتە یاخود لە ناو دەوڵەتێکی فدرالی و هەرێمێکە طبعاً کاریگەریەکی زۆر و جێ استراتیجیەکی زۆری هەیە و هەروەها لە ڕووی جیۆپۆلیتیکەوانێ کاریگەریەکی زۆری هەیە. سەبارەت بە کۆربەندی ئابووری داڤۆسیش و ئەو هەمیشە ئەو کۆربەندە ئەو بۆ ماوەی 50 ساڵێکە چێک کە ئەمان وەکو ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویست کار ئەکەن لە ساڵ 1970 کە دروست بووە. پاشان ئەمان کە لێرە هەموو ساڵێک کۆبوونەوە ئەکەن و کۆڕووکەندە ئەبەستن بەوەی کە کار لەسەر کێشە جیهانیەکان و کار لەسەر ئەو کێشە ئابووری و سیاسیە جیهانیانە بکەن. بوونی هەرێمی کوردستان و بەشداری هەرێمی کوردستان و بەڕێز کاک مەسرور کە لە کۆربەندەکە ئامادەیە ئەو ئەبینی کە چەند پانێڵێکیش بە ئامادە ئەبێت و بەشداری ئەکات ئەمانە بە خۆی گرنگیەکی زۆری هەیە بەڕاستی لە ڕووی ئابووریەوانێ لە ڕووی وزەوانێ لە ڕووی ئاسایش و ئەمنی قەومیەوانێ بە تایبەتی ئێمە ئەگەر سەیری بکەین لە کاتێکا کە لە پاش کۆڤیدی 19 و هەروەها ئەو جەنگە بازرگانی کە لە نێوان سین و ئەمریکا هەیە و هەروەها لە پاش جەنگی ئۆکرانیا و رووسیا جیهان بۆ خۆی بەرەوڕووی کۆمەڵێک کێشە و هەڵئاوسانی ئابووری و جیهان بۆ توانێ بیریشمانەچێت لە هەمان کاتە کێشەی کەش و هەوامان هەیە گۆڕانکاری کەش و هەوامان هەیە ئەمانە هەمووی بۆ خۆی کاریگەریکی زۆریان هەیە کە لە کۆربەندی ئابووری داڤۆس ئەمانە هەمووی باسەکرێ. ئەمانە کە ئێمە چۆنی پەیوەندی هەبێتەوە لەگەڵ هەرێمی کوردستان ئێمە ئەزانین کە هەرێمی کوردستان بێگەیەکی گرنگی هەیە و بە تایبەتی لە بواری وزە یاخود ئەو وزە نوێ یاخود ئەو وزەی گازی سروشتی کە لە هەرێمی کوردستان هەیە. بەڵێ باست لەوە کرد کە ئێستا وزە گرنگە و گرنگی زۆری پێدر لەگەلایەن وڵاتانی نێودەوڵەتی لە بەتایبەت لە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیاوە کە ئێستا وڵاتانی دیکە بە دوای سەرچاوی دیکەی وزا گەڕێن. هەرێمی کوردستان دەورە دراوە بە چەند وڵاتێکی هەرێمی کە هەندێکیان خوازیاری ئەوە نین هەرێمی کوردستان ببێتە خاوەن ئابووریەکی بەهێزی سربەخۆ لە ئەگەری پرسی وزە و ناردنی وزە لەلایەن هەرێمی کوردستانەوە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ وڵاتانی دراوسێ بکەین کاردانەوەی ئەوان چیە بێت؟ طبعاً من لە پێش ئاماژەم پێکرد ئێمە هەرێمی کوردستان چێتە ژێر ئەو بابەتە جیهانگیری کە پارادیبلۆماسی کە ڕێگە پێدراوە و هەروەها دەستوری عێراقیش لە مادەی 170 ئاماژەی پێکردووە کە هەرێمی کوردستان بۆ هەیە کە لە سیاسەتی دەرەوەی کە جۆرێک دەستکراوەیی هەبێت کە ئەمە خۆشبەختانە بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان گرنگە و بێگومان ئێمە ئەگەر بڵێن دەوڵەتە دراوسەکان حتمما دەوڵەتە دراوسەکان و رووسیا بۆ خۆشی نەکە دەوڵەتە دراوسەکانی ئێمە پێی خۆش نییە یاخود وەکو جۆرێک لەوەی کە دژایەتی بکە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان و ئەو وزەی کە هەمانە و ئێستا لە هەموو جیهان و ئەمریکا بە تایبەتی فۆکسێکی تایبەتی هەیە لەسەر ئەو وزە و ئەو وزی گاز و سروشتی کە لە هەرێمی کوردستان هەیە بێگومان ئەوان جۆرێک لە کاردانەوەیکان ئەبێ بەڵام لە هەمان کاتێ بۆ خۆشیان سوودمەندنەوە لەبەرەوەی کە بیرمان نەچێت ئێستا رووسیا ئەو وزەی گازی کە لە ئەوروپا گرتوێت هێوانێ کێشەیەکی جیهانی دروست کردووە. ئەبینین هەموو دەوڵەتەکان بەردەوام ئەگەڕێن بە دوای ئەو وزە نوێیە ئەمانە لە ڕێی هەوا بێت یاخود لە ڕێژ بابەتێکی تری مەسەرەن کارۆمایەکان بێت ئەمانە هەمووی چۆن بڵێ وزەیەک یاخود تاقەیەکی متەجەدید و تازەیەکە هەموو وڵاتەکان بە دوایگەر لەبەرەوە ئێمە هەرێمی کوردستان ئێستا پێگەیەکی چۆن بڵێ پێگەیەکی استراتیژی جیۆپۆلیتیکی جیۆستراتیژی زۆر گرنگمان هەیە کاریگەریەکی زۆرمان هەیە لەسەر ئاستی هەرێمی ئۆتۆمبیل لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەهۆی ئەوەی کە ئەو
ئەو وزەی کە لە کوردستان هەیە خۆشببختانە ئێمە توانین سوودی لێ ببینین طبعاً ئەمە کەم کێشانی کە لەگەڵ دەوڵەتانی دراوسێ ئیشەڵە کێشەیەکی ئەو تۆ نابێ بەڵام هیوادارم کە ئێمە ئەتوانین بە لە ڕێگەی دیبلۆماسیەت و گفتوگۆ دانوستان و چونکە ئەوە بابەتێکی سوودمەندە هەم لە نێوان هەرێمی کوردستان و هەم لەگەڵ دەوڵەتە دراوسەکان کە ئەمان بخۆشان سوودمەندە بن لەو وزەی کوردستان. بەڵێ مەسرور بارزانی سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان جگە بەشداریکردنی لە پانێلەکان دیدار و کۆبنەوەی تایبەتی لەگەڵ بەرپرسانی باڵای جیهانیش هەبووە و دەشبێت لە ئەمڕۆ ڕۆژانی داهاتوودا ئەمە تا چەند وا کات دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش ببات. بێگومان لە یەکێک لە گرنگیەکانی ئەو کۆڕوبەندە ئەوەیە کە لە چۆن ئەیماڵین وەرەلکەوالی یاخود لە چاوی کامێرەکان کە دوور بن ئەو کۆبوونەوە و گرێبەست و دانووسان و گفتوگۆ دیبلۆماسی و ئابووری و ئاسایش و بۆ خۆی گرنگیەکی تایبەتی هەیە و بەڕێز کاک مەسروورش لە چەند چاپێکەوتنێکا وەکو کە دوێنێ بینیمان و لە ئەم چەند ڕۆژەی داهاتووش کە چەند چاپێکەوتنی تری ئەبێ لەگەڵ سەرکردە گەورەکانی ئەو وڵاتانە ئێمە وتمان لە کۆڕبەندی داڤۆس کە کۆمەڵێک سەرکردەی گەورە و لەسەر ئاستی سەرکردەکان و سەرۆکی وەزیران و ڕێکخراوەکان و کۆمەڵێک شەریکاتی گەورە و ئابوووریەکان کە لەوێ ئامادەن ئەمانە بۆ خۆی جۆرێکە لە فرسەتێک و لە هەلێک بۆی کە بتوانین هەرێمی کوردستان دەستکراوەتر بێت بەڕێز کاک مەسرووریش طبعاً لەوێ بەگومان کە کەسێکی دیبلۆماسیە و ئەتوانێت ینی ئەو بابەتەکانی وەکو خۆشی بەڕێزیان ئاماژەی پێیا بوو کە هەمە چەشنکردنی ئابووری و بە بازارکردنی ئەو بەرهەمە کوشت و کاڵەکانی هەرێمی کوردستانە ئەو هەروەها ئەو گەیاندنی ئەو شێوە جوانی کە کوردستان و بەرهەمهێنان و ئەو بوژانەوە ئابووری کە لە کوردستان هەیە ئەمانە هەمووی بۆ خۆی جۆرێکە بێت لە بابەتەکانی کە ئێمە توانی لە کۆڕبەندی ئابووری داوەزە سوودی لێ ببینین و هەروەها لەوێوانەیە ئەو گرێبەستانە ئەو بۆچوون و ئاڵوگۆڕی بیرۆڕایانە ئەمانە هەمووی جۆرێکە بێت لە کرانەوەی دەرگایەکی باشتر بۆ هەرێمی کوردستان و جۆرێکە بێ لەوەی کە فرسەتێکە بۆ ئەوەی کە بتوانین هەرێمی کوردستان لەناو ئەو کۆڕبەندەدا کە سوودمەند بێ لەوەی کە خۆی هەرو کۆڕبەندە بۆ ئەوەی کە سوودێکە یاخود ئاڵوگۆڕێکی نێوان سەرکردەکانە لەلایەن سیاسی و ئابوووریەوەکە ئێمەش بتوانین هەرێمی کوردستان بە هەمان شێوە سوودی هەبێت و ئەو گرێبەستە گرنگانی کە لە چاوی کامێرەکان دوورن بێگومان لەناو کۆبوونەوە دانیشتەکانە ئەبەسرێت. بەڵێ وزە دەتوانێت چی بۆ هەرێمی کوردستان بکات جگەل ئەوەی کە دەبێتە سەر چاوەیەکی باشی داهات بەڵام گەیاندنی موزێ بە وڵاتانی ئەوروپا بە وڵاتانی جیهان دەتوانێت وا بکات سەقامگیریی زیاترمان بۆ دابینکە؟ بێگومان چونکە گەر سەقامگیری نەبێت ناتوان ئەو وڵاتانە ناتوانن سوود لە وزەی ئێمە ببینین و ئێمەش ناتوانین ئەگەر سەقامگیریەکمان نەبێت ناتوانین ئەو وزەیە بە ئاسانی یاخود بە شێوەیەکی سروشتی بێتە ئاراوانی و بتوانین ئەوان وڵاتان و هەم خۆشمان سوودمەبی طبعاً بێ لەوەی کە پێویستمان بە سەقامگیریەکە و هەروەها کوردستان ڕەنگە ئێمە هیوادارم و ئیشەڵڵا ژوار ئەبێ کە ئەو وزەیە ببێتە وەکو چۆن بڵێ دەرگایەک و ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بەڕاستی سەقامگیریەکی هەمیشەیی و دایمی ئێمەی هەرێمی کوردستان بگرێتەوە بۆ ئەوەی کە خۆتەزانی سیاست ئەوانە سیاست بەرژەوەندیە ئەو بەرژەوەندی ئێستا کە لە وڵاتان لەگەڵ هەرێمی کوردستانیانە لە ڕێگەی وزەوەیە ئەو بەرژەوەندیە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە بتوانین هەرێمی کوردستان هەرێمێکی سربەخۆ بین بۆ ئەوەی کە بە تەواوەتی ئێمە بتوانین لەلایەنی دیبلۆماسی و لەلایەنی ئابووری و لەلایەنی سیاسیەکی بە تەواوەتی دەستکراوە و بین بۆ ئەوەی کە بتوانین هەم بۆ خۆمان هەم بۆ سوودیش بۆ وەکو ئەو تاقە تازە یاخود ئەو سوودی کە ئەوروپیەکان یاخود کە ئەو تاقە وزەیە کە ئەوان پێویستیانە لە ئەنجامی ئەو ئارامی کە بۆمان دروست بێت و کە ئێستا هەر هەشە ئەلحەمدولیلا کە زیاتر بێت ئەوە توانین سوودمەند بین. بەڵێ بەڕێز ئاشنا بابان مامۆستای زانستە سیاسیەکان لاولێرەوە لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ شرۆڤەکانتان. زۆر سپاس.